پرۆژەی گەشانەوە لە پێشوە 25 خاوەن پرۆژە وەک تێستەم پرۆژە دەستی پێکرد بە سەرپەرشتی ئەنجومەنی وەزیران و وزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و بەڕێوەبەرایەتی سندوقی پشتیوانی پرۆژە بچووکەکانی لاوان. خۆشبەختانە ئێستا ڕێکارەکان تەواو بوون بۆ ئەوەی 100 پرۆژەی تر سوودمەند بن لە وەرگرتنی ئەو قەرزەش بڵین 150 ملیۆنە لە 30 ملیۆنەوە دەست پێکات تا 150 ملیۆن. ئەو کەسانێک کە سوودمەند ئەبن لە پرۆژەی گەشانەوە ئەو کۆمپانیان کە پێویستیان بەوەیە پەرە بە کۆمپانیەکەیان بدەن بەمەرجێ هەلی کار زیاد بکەن. ئەو پرۆژە کشت و کاڵیانن کە تەمەنیان لە ساڵێک زیاترە لەگەڵ ئەو کارگانەی کە تۆمارن لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانن سوودمەند بن لە وەرگرتن. شێوازی پێشکەشکردنی مامەڵەش لە کاتی دەستپێکردنە پۆرتاڵێکدا ئابەزێ بە شێوەی ئۆنلاین سوودمەندان ئەوانەی کە پێیان خۆشە سوودمەند بن پۆرتاڵەکە پڕەکەنەوە. ئەوەی پارەی کە پێیان ئەدرێت چەندێکە؟ لە 30 ملیۆنەوە تا 150 ملیۆنە ئەو پارەیە کە بە قەرز پێیانە دێت. ئەتوانین بڵێن لە ساڵی 2025 چەکە سوودمەند بوون هەم لە قەرزی بچووک هەم لە گەشانەوەش؟ پرۆژەی قەرزی بچووک لە 2016 لەبەرەوە قەیرانە دارایی هەرێمی گرتەوە پرۆژەکانمان ڕاگیرە خۆی بەپێی یاسای ژمارە 2 بڕیاری ژمارە 11 ساڵی 2011 قەرزی بچووک خولاو بوو نەبوو بوەستێت ئەم پرۆژەیە. ئەو گەنجانەی کە سوودمەندن پارەکە هێنەوە دوای گەنجی تر ئەیتوانی سوودمەند بێ بەڵام بەداخەوە لە 2016ەوە لەبەرەوە قەیرانە دارایی بەرۆکی هەرێمی کوردستانی گرتەوە قەرزی بچووکیش وەک زۆربەی سێکتەرەکانی تر قەیرانەکە کاریگەری خستە سەری و ڕاگیرە بۆیە نەمانتوانی لە 2016ەوە گەنج سوودمەند بکەین. ئەو کاتەش وا بڕیار بوو وەکو باسم کرد خولاو بێت ینی نەوەستێت ئەم پرۆژێ ئەو پارانەی کە دێتەوە دووبارە گەنجی تری پرۆژەی نزیکەی 880 کەس 80 شتێک سوودمەند بووە لە وەرگرتنی قەرزی بچووک لە گەرمیان هەرچەند ئێمە کێشەمان بوو ئەو ساڵانە بە ئەو 25 ملیارێک کە بۆ گەرمیان تەخسیسەکرا 5.9 لە میزانی گشتی هەرێم بەرگەرمیانەکەوێ ئەمە وای کردبوو نەتوانین گەنجێکی زۆر سوودمەندکەین لە وەرگرتنی قەرزی بچووک بە هیواین لە کاتی دەستپێکردنی قەرزی بچووکە کۆبوونی خۆراک نەکرێتە پێوە بۆ داتای ڕێژەی دانیشتوان لەبەرەوە زۆربەی دانیشتوانی گەرمیان کۆبوونی خۆراکی لەبەر کوردبوون گواستۆتەوە مادەی 140 کردووە بە هیواین بۆ ئەم گەڕەی دەست پێکردن ئینشەڵا لە ئایندا ئەگەر دەستی پێکرد کۆبوونی خۆراک پێوە نەبێ وەکو باسم کرد کارتی زانیاری پێوە بێ بۆ پێدانی پارە. ئومێدێک هەیە قەرزی بچووک دووبارە دەست پێ بکاتەوە؟ ئەنجومەنی سندوق لە هەوڵان بەڕێوەبەرایەتی سندوق بە چڕی لەگەڵ وزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە لە هەوڵایە بە هاوکاری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەم پرۆژەیە دەست پێ بکا بۆی گەنجان پەیوەستکەین بە هەرێمی کوردستانەوە.